هەمومان بە زۆر و کەم بەسەرهاتی گیسکەکەی هەیاس دەزانین چییە و چۆنە. بەڵام من بە کورتی ئاماژەیەکتان بۆ بە بەسەرهاتی گیسکەکەی هەیاس دەکەم. دەجێڕنەوە لە دێر زەمان پاشایەکە بوو داوای لە وەزیرەکەی خۆی دەکرد گیسکێکت دەدەمێ بۆ ماوەی 45 ڕۆژ دەبێت لە لات بێ و بەڵام بەو مەرجەی نابێت نە کێشەکەی زیاد بکات و نەکەم بکات. وەزیرەکەش عاقڵانە هەڵسا بەوەی بەڕۆژ گیسکەکەی تێردەکرد و بە شەویش گورگێکی لەگەڵ دەنا پەرێزەکەیەوە. بەم جۆرە گیسکەکە بۆ ماوەی 45 ڕۆژ لای وەزیرەکە بوو بەڵام نەکێشەکەی زیادی کرد و نەکەمیشی کرد. ئەم بەسەرهاتە ڕێک هەمان ئەو بەسەرهاتەی حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانبەرەکانیەتی کە بە 45 ڕۆژ جارێک موچە دەدات بە فەرمانبەرەکانی، نەڕێگە دەدات تۆزێک ژیان و ئابووریان ببوژێتەوە، نا واش دەکات ژیان و ئابووریان لەوەی کە لاوازە بمرێت. ئایا چی ما ئێمە نەیەکەین بۆ حکوومەت؟ ئایا ئەم حکوومەتە خۆی هەستا سەر پێ بە جوهدی خەڵک نەبوو، بە جوهدی ئێمە نەبوو، بە ڕەنجی شان و خوێنی خەڵک نەبوو، بە ڕەنجی شانی ئەنفال و کیمیاباران و ئیعدامی خەڵکی کورد نەبوو. مەسەلەی کوردی ئەڵێ وەکو گێسکەکەی هەیاسی لیاتوە ئەم فەرمانبەرانە ئەم خەڵکانە، یعنی بە چاوێکی سوک خەڵک سێرمانەگەر ناتوانین بڕۆینە بازار داوای قەرزیە بکەین لە دوکاندارێ ئەڵێ فەرمانبەری 50 دانە ڕۆژە ماشی مانجی 6 ماوە وەرنەگرتیە. هاری بووی ئەوە دەرێ ئەگەر سەرمان کات 30 ڕۆژەکە معاشی عالم بدەن، معاشی عالم بدەن، تاخیری مەکەن، عالم فەقیرە. هاری بووی ئێستا ئەوە من لێرانە ڕاوەستامە ئەلێران دەرێ ئەوە نایخوا لێرە لای تو بڕۆ جێتری ئێوە معنای هەیە. خانەنشینێک بۆ پەیام قسەی کورد و دەڵێت دوای 20 ساڵ خزمەتکردن ئێستا ئەگەر کاری تەکسی نەکەم بژێوی ژیانم بۆ دەرناچێت. واللهی ئەگەر بە تەکسی ئیش نەکەم دەرناینی بەڕاست. بە تەکسیم هەیە، خۆی سایق بووم لە دایرێ، من لە دایرەش سایق بووم 806 وەردەگرت، ئێستا 500 وەردەگرم. چەند ساڵ خزمەت هەبووە لەو دائیرە؟ واللهی 20 ساڵ لە خوێندنی باڵا 20 ساڵم هەبوو. والله زۆر بەخۆی، واللهی نیوەی معاشم قەت کردووە بەخۆی. بزانە لە سەر لە 85 و پێشمەکەم خوان دوو شەهیدم هیچیان نەکردم، یعنی چی بکەین، یعنی ئەو وەزع. بەپێی خشتەی دابەشکردنی موچەی فەرمانبەران دوای 45 ڕۆژی تەواو حکوومەت موچەی مانگی 6 دابەش دەکات. ئەمەش وەک فەرمانبەران دەیڵێن بارگرانیەشی زۆری بۆ دروست کردوون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.